گەر دەتەوێ گوێ لە گۆرانی و ئاواز و مۆسیقای فۆلکلۆری کوردی بگری ئەوە گوێ لە ڕادیۆی گەڕیان بگرە. دەیڵێم بیڵێم و ناڵێم دەی ناوێرم بیدرکێنم هەڵێم بیڵێم و ناڵێم ناوێرم بیدرکێنم ئەو مەلایە مارەیکە چی و دوودانەی دەست. گەر دەتەوێ گوێ لە گۆرانی و ئاواز و مۆسیقای فۆلکلۆری کوردی بگری ئەوە گوێ لە ڕادیۆی گەڕیان بگرە. ئەوە گوێ لە ڕادیۆی گەڕیان بگرە. للسقامي مولوي عادي مقواب وأكثر كبير خدايا تعاوني من الشباب أقلبي نفسي عند الدعوة الكبير. بینەران و بیسەرانی خۆشەویست لە هەر شوێنێکن جوانترین سڵاوی هیواخاکیتان ئاڕاستە ئەەکەم. ئەم شەوەی ژوەک شەوانی ڕابردوو لە شەوان داهاتوو لە خزمەتی ئەوەی ئازیزە ئابین لە بەرنامەی هونەرستانەوە بۆ چەند دەنگێکی جیاواز و چەند بەهرەمەندێکی جیاواز لە خزمەتی ئێوەی ئازیزین هیوادارم ئەم شەویش خۆم و میوانەکانم میوانێکی ڕۆحسوچی ماڵەکانتان و نەو سیارە و ماشێنەکانتان بین. لە بەرنامەی هونەرستان لە ڕادیۆ تیڤی گەڕیانەوە سڵاومان بۆ سەرجەم بینەر و بیسەرانی خۆشەویست هەیە و پێم خۆشە یەک میوان ئازیزەکانم ئەم شەو برایانی موزیک پێتان بناسیێنم و دوای ئەوە هونەرمەندی خۆشەویستان پێ بناسیێنم. ئەویش برادرانی موزیک کاکە ئەحمەد گۆمڵەی بەدەست و پەنجە جوانەکەی کە توانایەکی باشی هەیە. کاکە ئەحمەد بەخێر بیت. سپاس کاکە هەڵوێست بە باڵەبانە بە جەش و خۆشەکەیت. بەخێر بیت کاکە هەڵوێست. کاکە هۆشمەندی ئازیزیش هۆشمەند سەرکەوت بە دەنگە تایبەت و خۆشەکەی کە ئەم شەو خزمەتێک بە هونەر و بە هونەرمەندان و بە بیسەرانی بواری هونەر دەکات. هیوادارین هەمومان گوێبیستی ئەو دەنگە خۆشەی بین و ئێستا ئەچین لای کاکە هۆشمەندی خۆشەویست پێی ئەڵێن کاکە هۆشمەند بەخێر بیستە سەر و سەر چاومان چی دەیە بۆ ڕادیۆ تیڤیەکەمان. بە قوربانی دەبم کاکە هیواگیان. سەرەتا ڕێز و سڵاو خۆشەویستیم هەیە بۆ سەرجەم ستافی ڕادیۆی گەڕیان. زۆر سپاس. ڕێز و سڵاو خۆشەویستی بۆتانەیە بۆ بینەران و بیسەرانیش. زۆر سپاس کاکە هۆشمەندی ئەزیز زۆر بەخێر بیستە سەر و سەر چاومان. بینەرانی ئازیز پێشەوەی بچینە پرسیار لای سەرەتای هەموو بەرنامەیە پرسیار دەست پێکردو ئاچینە گۆرانەی لە خزمەتی کاکە هۆشمەند. ئەم ژمارانتان بۆ خوێنمەوە بۆ ئەوەی کە هەر ڕەخنە و پێشنیار و بۆچونێکتان هەبوو هەم بۆ بەرنامەکەمان هەم بۆ ڕادیۆکەمان هەم بۆ هونەرمەندەکەمان لە خزمەتی ئەوەی ئازیزین بە سنگێکی فراوانەوە لە خزمەتی وشەکانتانێن و هیوادارین گوێبیستی هەموو ئەو حاڵەتانە بین کە لای ئێوە دروست دەبێت. 0 471 52 64 0 5 ئەمان کۆڕەکان وەساپ و ڤایبەرشی لەسەرە ئەتوان لە دەرەوەی وڵات پەیوەندیمان پێکەن و لە خزمەتی ئەوەی ئازیزین و دەستخۆشیش لە کاگالان ڕەفیقەکەین بەڕێوەبەری ستافی بانگێشکردنی هونەرمەندان بە تایبەت بەڕێوەبەری کەناڵ و تیڤیەکە ڕادیۆکە کاکە جەزای ساز خۆشەویست هەموو کاتێک ماندوونە ناسانە لە بواری هونەری میلیە ڕەنج و ماندووبوونی کێشاوە دەستخۆشی لە کاکە جەزایی بەڕێزەکەین بۆ ئەم کەناڵە جوانە و بۆ ڕادیۆ جوانە بۆ خزمەتی هونەرمەندانی میلی و دووبار دەستخۆشی لە کاگالانەکەین. کاک هۆشمەند سەرەتا بە پرسیار دەست پێکەنەوە کە هەموو بەرنامەکان کە خۆش نێسە پرسیارە گۆرانیەوە بزانین کاکە هۆشمەند تەمەنی چەنە و لە چەنە دەستی کرد بە گۆرانی و چۆنی بوو حەز و ئارەزوی گۆرانیتنی بۆ دروست بوو. من 24 ساڵم. ماشەڵڵا حەفەوەژەی پێتەوە دیار وێ زەعیفی خۆشە خۆمان. من تقریبا لە 20 ساڵی ئابوو دەستم کرد بە گۆرانی. 4 ساڵە ئەسپی خۆ لەناو 2019 بوو تاو دەستم پێ کرد بچمە ناو کارێک. ئەو ڕێچکە بیوێرانشکە ناو خەڵکا گۆرانی بوو. بەڵێ. ئەی یەکەم کەس چێ بوو کە تۆی تەرشیح کرد بۆ گۆرانی وتنەها خۆی ئەو شتە هەیە؟ زۆر ڕاستە من ماڵەوە باوکم و خوشکێکم زۆر هاوکارم بوون. ڕێز و سڵاومان هەیە بۆ باوکت و خوشکێکت ئێمەشە ئەوان زیاتر یعنی ئەو بەهرەیان لە دەنگی تۆ دۆزیەوە. چکە من خۆم بە مناڵی هیچ کەسێک لە بەعالی خۆم و لە ئامۆزا ئیسەش بە ئیسەش ئامۆزا و خاڵزۆ پرزەکەم ئیسلامی حەزیان بە کاری هونەری یەکەت پشتگیری ناکەن. لێکم و ڕێگریمان هەیە بەزیتر جاوی ڕاستی بێ من برادەرەکانی مناڵیم بڵێن ساڵەکانی نەوەت کە برادەرای مناڵی کۆنا بووینەوە لە کۆڵانەکانە بە یەک تەبڵجە خۆشن تەڵبی ئەوستادە ئەو کاتێک ئێمە ئیشمانەکەن مامۆساعران خۆی زانەوە زەڕبجیرێک و بە توانایەکی شاری سلێمانیە خۆم تەپڵم دروستکە بە قوتوینی دۆ بە بچووکەکەی بە عینەکەی بۆی کاتێ هونەرەکەمان ئاواکەەوە گشتا موشی ئاسان هەر سەرکەوتوبی کاکە هۆشمەند جان
هیوادارم لە ئایندەیەکی نزیکە زۆر بەرەو پێشتر بچیت و بەرەو پێشتر بتبینم ئینشاءڵڵا. ئەچینە لای یەکەم گۆرانی کاکە ئۆشمان بزانین چیت بۆ ئامادەکردین و گۆرانەکە چییە وەی چێە؟ ئەم گۆرانیە گەڕیانە ڕقمەی گەڕیانە. بەڵێ مقامەکەی سەبایە دەستخۆش شارەزابوون زۆر گرنگە. ساڵی 2000 کاگۆران و توێتی من لەوەی جۆملەی بووە هەر من غەریبم. ڕێزمانەیە بۆ کاگۆرانی ئەمە شارەکەی هۆنراوەکەی خۆمە گۆڕیمە و هیوادارم خوێندراوە خۆشی دهناس دەستخۆش. هیوادارم جێ ڕەزامەندی خۆشەویست ئینشەڵڵا بینەران و بیستەران چاوەڕێ و جۆبیستی دەنگە خۆشەی کاکە ئۆشمان دین. هیوادارم هەر کەسێک لایڤەکەمانە بینێ زوو شێری کابۆی کە خزمەتێکی زیاتر بگەین بەسەرجەم هاوڵاتیانی کوردستان و ئەو دەنگە خۆشانەی کە هەفتانە بە جیاوازی دێنە بەرنامەکانمانەوە هیچمان بێبەش نەبین لەو دەنگە بە سۆزانە و ئێستا ژیۆبیستی یەکەم گۆرانی کاکە ئۆشمان سەرکەوتە بین و فەرموو کاکە ئۆشمان. هركم غريبة هري من غريبة هركم غريبة هري دوستيكم غيري نبوة نسيبة هري دوستيكم غيري نبوة نسيبة دەریەکەی ژیان بۆ منی بوو دەریبە دەریەکەی ژیان بۆ منی بوو هەر دۆستێکم گەیەری بەنسی بمێنە بوو هەر دۆستێکم گەیەری بەنسی بمێنە بوو هەری من غەریبم هەر من غەریبە هەری من غەریبم هەر من غەریبە هر دستيكم غيري نبوة نسيبه هر دستيكم غيري نبوة نسيبه بينك بدكاري خوازنا بينك بدكاري خوازنا ناهل نصوراش كم يبن بيني ناهل نصوراش كم يبن بيني هر من غريب هر كل غريب هر من غريب هر كل غريب هر دستيكم غيري نبوة نسيبه هر دستيكم غيري نبوة نسيبه
أقاوم تنيام منكم غريبم أقاوم تنيام سوت بياني بخم قريام سوت بياني بخم قريام هري من غريبم هركم غريبم هري من غريبم هركم غريبم هر دوستك میگه نبود نصیبم هر دوستك میگه نبود نصیبم غريبي دنيا بو من مايا غريبي دنيا بو من مايا خمو فسارا هر نظرايا خمو فسارا هر نظرايا هر من غريبة هر من غريبة هر من غريبة هر من غريبة هر دوستك میگه نبود نصیبم هر دوستك میگه نبود نصیبم خێر بێتەوە کاکە خۆشمەندی خۆشەویست کاک ئەحمەد کاگەڵۆ بە دەنگ و بە مۆزیقا بەڕاستی بە موزیک ئەم شۆشێکی تایبەتان کرد هەم تۆ ئەم کاکاڵەوێ زۆر خەریکمان خاتە گریان بۆ سۆزینەیە تا نەبێتەوە بە تعریفی هەفتەی ڕابردوو ئەوە کاکە ڕێباز کە مهندس سەوتە و مۆنتێری ئەم شەومان ئەوە بەڕاستی کاک ڕێبازی مانفایق ڕێز و حەروون لەنایەوەی لە نەسب و لە مۆسیقاکەتان زۆر ڕازێ نەبێ بە حسی وەسفێژەوە ئەم گەنجانەی ئێستا پێگەیشتون زۆر من لە عەسف و مۆسیقایەوانش کە گۆرانە زۆر بەخۆدە من ئەس سەردەمی ئێمە عەسف جوارانە ئێمانە بواە پێ عیبە باسیقەکە شتێکیکە بوون تێگەی ئەنجا بە ساقەبم تۆ بۆشی ئەو دۆستانە ئەگری کە بێوەفان تۆڵی هەرچیەکەم گر نەبەوە نسیبم دانەیە بگرێت وەزێ وەفای هەبێ خاوەن بنە ماڵە بێ کەسی وەفادار نەماوە ئەمێنێ بەسێ کاکە دەمە خۆش بێ بۆ گۆرانی خۆشە ڕێزمان بۆ نەرمەند کە گۆران و خۆشەویستێک کە هاوڕێ مناڵیمانە کە گۆرانی سیبات کا گۆشمەند تۆ چەند کەسێک لە سلێمانیە هەن بەزانم تۆ کوڕیشکەیە بە ناوی کۆسەتەوە ئەم دوانە دەنگتان زۆر چیتۆ سەر کاگۆرانی ئەنزیبار تا چەند لای کاک هۆشمەند ڕەوایە کە تەقلید بکرێت تا چەند لای تۆ تەقلید کردن باشە بەڕاستی کاکی هەموو سەودم تەقلید نی تەقلیدەوەی بڵێم خۆموا لە خۆمەکەم نا دڵنیا بەوە ئێمە شارەزان و ئێمە توانایەکی زۆر 30 ساڵ ئەزمونمان هەیە لە بواریونەرە پێوە مۆسیقاژنێکی زۆر بەخۆدا ئەو ئەزانەیە کە ئەو سەوتانە نەک ئیجباریە ئەڵین چیە هەندێک جا تۆڵی سەدە تۆ ئەوایە بەدەست خۆت نییە بەڵام نە ئەو شتە خۆی ئینسان کە خولیای شتێک بوو ئەبێ خۆشەویستیت بۆ مرۆڤەکە هەبێ بۆ دەنگکار بەڵام هەوڵ بە خۆت چۆنەڵی ئیسە بۆن ئینسان هەیەکی بێچەڵە کوڕم کە ژنێنە ئەتۆزێ گوێی بجوڵێ بۆ هەتا مردن هەلێک کرێچێتیانە بێ بێت تۆش خاڵی خۆ دەبێت ئەبێت تۆش خانەیەکت دەهونات هەبێ کە ڕۆژە ڕۆشن بەلای ستودیۆیەکەیان بەلای تەجیلاتی ستودیۆیەکی بەخۆتەوە ئەو دەنگە هۆشمەندەوایە بەڵام ئەگە تۆ هەر بەم شێوازە خزمەتکەی احترام هەیە خزمەت بە کاگۆرانەکان هیچ خزمەتێک بەخۆ نایاڵیتەوە بۆیە دەنگ ئەتوانی بیگۆڕی سە من دەنگ باوەڕەکەی لەسەر لێرا کامەرا عومەرێ بۆ برێم سوێن و قورئان خۆڵی کامەرا عومەر تۆی ئەو نییە ئەنی ڕێگە خۆی دەریەکەم حەمەرزای خوا لێ خۆش بوو دوو نەرمەندە گەورە کە ناوی من ئەوانە چەند گۆران ئیبراهیمی قادری ئێران هەیە دەنگ بەرزەکە ئەوە بۆ بڵێم تەقلیدکەمەوە لەگەڵی خۆیان فەرقم پێ ناکەی ئەو سیعانە بەڵام دەنگی خۆشم هەیە گە خۆش بێ و ناخۆش بێ دەنگی خۆم هەیە ئەبێت تۆ هەوڵ بیت
ئێستا لای تۆڵی تەقلید نییە بەڵام وا احترامێ بۆ قسەکەت بەڵام دڵنیا بە کە تۆ دەنگێکی بچکە مرۆڤەکان خۆی گەورە بە شێوەیەک دروستکردن هەرێکی و ڕەنگێکی تایبەت و دەنگی تایبەت هەیە جا هیوام وایە خۆ هەمومان لە گۆرانی بێژێکەوە دەست پێ یەکەین بەڵام هیوام وایە خۆت دۆزیتەوە تۆ بۆ چۆن نچیتەوە هەڵی دەنگم وایە وڵی من نازیان زۆر هەوڵم ماوە بۆ گۆڕی بەڵام هەر کێشەکە لەوایە کێشەکە تۆ ئەزان چی بکە بۆی کە دەنگەکەت ئیشاڵڵا چێت و سەقاڵبی خۆی ئاوازی تایبەت بە خۆت و شعری تایبەت بە خۆت بنووسە بۆ شوازە دوورەکەیتەوە لە سەوتەکان چکە دوانە بەدەنگی ئەو نەوترابێت چکە شتە بەدەنگی ئەوام درابێت و چ سۆ قاڵبە هەوڵین هەوڵ بۆ هیوادارم ماوەیەشکە بە هۆشمە سەرکەوت بتبینم نەگەوەی کە هەر دەستخۆش بێت لەسەر ڕێچکی ئەوە ڕێ بەڵام ئەبێ هەوڵبەی تۆش وەکو پێم وتی خانەیەک تایبەتی بەخۆ جاکێتەوە کە تایبەتمەندی خەڵک بناسێتەوە وەکو شەناڵێکی دەنگی شەناڵێکی سەوتی هەبێ کە بڵێن ئەو دەنگە ئەوە چە سایزە نەیلێرەکان جارگەم پرسیارێکی جوانم لە کاگە ئاراز ڕەباتی کرد لێرە ڕێزمێ بۆی وتم سۆزی نەیەکان چۆن چۆنی کاگە سۆزی نەی وتیوە گۆرانی بێ ژوایە هەر کەسە سۆزی جیاوازە سەر هێڵوێز قەت لەی غەفور کاغەفور ناجی کاغەفور قەت لەی کاگێ ڕەحیم ناجی کاغە ڕەحیم قەت لەی کاجوانڕۆ ناجی هەمووی فەرقی هەیە جا خۆشوای هەمووتمان فەرقمانە بەجا لە کۆمنتەکانشە سڵاو ڕۆزی تایبەتی زۆر نێزراوە بۆ ڕادیۆکەمان بۆ کاکە هۆشمەندی خۆشەوە کاکە عەتایەوە کاکە هەردیەوە کاکە هاوژینەوە کاکە فاروقەوە کاکە هێدیە کۆ زۆر ناوەکان بۆ یەگەر نەشمەوە کاکە فەرەک کۆسەویە ڕێزمانە یاڵە ڕێزمانەیە بۆ کاگایەوە بۆ کاک کۆسرە بۆ کاگە هۆشمەند ئەوە کاگاواتی موبایل ئەوە کاکە زۆر ناوەکان زۆر و نامەکان زۆر دەستخۆشیان لێکەین بە هیوادارم لەگەڵ نامەکان شازوو شێری لایڤەکەمان کەن بۆی کە زۆرتر خزمەت بە ئێوەی خۆشەویست و بینەر و ئازان بگەێنین جان پێیا باش کاکە هۆشمەند چی هەیە پێت بڵم بۆ ئەوتمان باسی تەقلیدوانەمان کرد ئەی هیچ دانانی ئاواز و شت دەسوکار هەیە لە دانانی ئاواز جارە 4 ساڵە بەس خەی ناوردە وردە ئەی لە ناسینی مەقاماتەکان هەندێکیان بە باشێ ناسمەوە چکە گرنگی گۆرانی پێش سێشتە ناسینی مەقام زانینی مەقام بێژینی مەقام ئەم شانە زۆر مهمە کاتەوەی کە ئەشتە ئاسی مۆسیقاریەکانە بەڵام ئەوان نابێت دایم ناو مۆسیقاکانت پێت بە پێ دەناس بەڵام ئەوە زۆر مهمە من هەتا کەوسیان نەزانی نەمزانی مەقامات و نەمزانی بیان بێژم و نەمزانی بیان ناسم نەمەتوانی ئاوازانە بەزەوە 5 ساڵە بە خۆشحاڵیەوە دنیایەک ئاوازم هەیە بەس لەبەر کە لە شارەزای تۆزی لە مەقامەکانە پیا کردووە بۆیە گرنگە هونەرمەندانی کە تازە فێرە بچکە ئەوەی مێشێکی کراوە بە قوترتانێ وەک مۆسیقاژنەکان پێویستە بە زوورین کات ناسینی مەقامەکان و زانینی مەقامەکان زۆر بەرچاو بگرن بۆی کە لە داهاتوەشتی گەورەترکەن بینەران و بیسەرانی خۆشەویست دووبارە ڕقەمەکانتان بۆ ئەخوێن و ژمارە تەلەفۆنەکان بۆی کە پەیوەندیەکانتان بەردەوام بێت لە خزمەتی ئێوەیان بۆ شرۆڤەکەری هونەری میلی لە بەرنامەی هونەرستان لە رادیۆ و تیڤی ئێزیە و گەڕیانەوە 0771 471 52 64 0750 727 85 ژمارە کۆڕەکەمان وەساپ و ڤایبەریش لەسەر لە خزمەتی ئێوەی ئازیزە هەرچیتان بۆ بەرنامەکەمان هەیە ئێمە پێی گەورە بین بۆ کاکە هۆشمەند بۆ میوانە ئازیزەکان من کاکە هۆشمەندی خۆشەویست ئەچین لای گۆرانیەکی تر گۆرانی دووەمان هەر گەڕیانە هەر گەڕیانە ئەم شەو گەڕیاناوایە ئەمان مەقامی حیجازن جوانە ئافەرم هیوادارم بەدڵی بینەران و بیسەرانی خۆشەویست و بەدڵی بەڕێزیش دەستە پێشوی بچین لای گۆرانی کاکە هۆشمەند کاکە گۆرانی موبایل وەزانم پەیوەندیمان پێوە کا لە شاری سێمانە بەڵێ کاک گۆران جان فەرموو کاکە هیواژانم کاتو باش چۆنی کاک گۆران بەڕێزی هەموو کاتی باش چاوی بنی دەستخۆشی بەرنامەکەتان لێکم و سڵاو لە ڕادیۆکەشتان و لە هەموو لایەک و لە ستافەکەشتان زۆر سپاس بۆ تۆ سپاس دەکەین چاوت باشەکەین گیانی من بە خێراتنی کاکە هۆشمەندی شەکەم و ئیشەڵا سەرکەوتوو بێ و ئیشەڵا بێوەی بێ ئیشەڵا من دەستاکۆم دەستخۆشیتان لێکەم و لە هەموو لایەک وەربەوە دەستخۆشی تەلەفۆنم بۆ بکەم و بە ڕاستی ڕادیۆکەتان زۆر ڕادیۆیەکی جوانە و من بەجددی پێی سەرسامە دەستی خۆش بێ هیوادارین هیچ گلەیەکت نەبێ و هەر ڕەخنە پێشنیارێک شێ لە خزمەتان کاکە گۆرانی خۆشەویست تاقیدم بە قوربانم لەوەڵا کاکی باژیان دەستخۆشیتان لێکەم و سپاس بۆ بەرنامەکەتان زۆر سپاس بۆ تۆ کاکە گۆرانی خۆشەویست سپاس بۆ پەیوەندیەکەت چاو ماجەکەین سپاس بۆ تۆ کاک گۆرانی عەزیز کاک گۆرانی ڕێەوەی کە ڕێز و سڵاوی هەبوو بۆ بەرنامە و بۆ ڕادیۆکەمان بۆ ئێوەی ئازیز و خۆشەویستیش جا ئێستا ئەچینە لای ئەو گۆرانیەی کاکە هۆشمەندی خۆشەویست کە فەرمووی گەڕیانەوە لە مەقامی حیجازە
هیوادارم هەم ئێمە و هەم بینەران و بیسەرانی خۆشەویستی چێژێکی تایبەتی وەرگرن و فەرموون. زياني فقير بدنيا نادم زياني فقير بدنيا نادم هركات ومضي بمرقى مدم هركات ومضي بمرقى مدم الله يكراسي خميان كرد وببريما هركان جار موين عيديني خوشي أبيها تاما غرق هرقم بنوشي خم دابيض بحوض يدنا بيتوا دبي بسيبر دي بسيتوا دبي بسيبر دي بسيتوا زياني فقير بدنيا نادم زيني فقير بدنيا نادم هركان توضي بمرقى مدم هركان توضي بمرقى مدم بهويت وابو بس مركمو لزيان ما كسيك نبو امان 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 هرتن هزار بهم هرتن تنيابهم هرتن هزار بهم هرتن تنيابهم هتاكم اردن
من كذنابهم هلاواتي لسيني بوجار ذاتهم طلعوا مندوبهم ناس بين ذاتهم كمان ما قدرك في دريايا كمان ما قدرك في دريايا يسقسي النبي عالم دنيايا يسقسي النبي عالم دنيايا نسياني فقيري ما دنيا نادم نسيني فقيري ما دنيا نادم هركات طولي بمرقم هركات طولي بمرقم بەخێر بێنەوە دەمودەستان خۆش برایانی موزیک کە هۆشمەندی خۆشەویست هەموو جار لە هۆشمەندەکان بووی وەسم خەریکەڵم هەردیان ناوە کێشەمە دەستی خۆش بێ کاکە ئەحمەد کاکە هەڵوێز کاکە هۆشمەندی خۆشەویست بۆ گۆرانی خۆشە هیوادارم سەرکەوتوبی کاک هۆشمەند وێ ڕایەوە کە کاری هونەری ئەەکەیت بەس کاری هونەری خەریکیان مەشغەڵەتی من کاری نانەوایی دەکەم دوکای نانەوەیش دێ لە مەڵەمێک لە دەرەوەی شار هەر سەرکەوتوبی تەرسەکەوتوبی زۆر باشە ئینسان کە بەداخەوم کە لە کۆمەڵگەی ئێمە هەمومانەبێ پیشێشکەمان هەبێ بۆ کاری هونەرەکەمە ناوەکو وڵاتانی غەرب و تەنانەت چەند وڵاتە خلیجی عەرەبیەکانی جیا وڵاتە فارسیەکان کە هونەرمەند لە هەر بوارێکی هونەرا کاری کرد تر مۆزیک بێ گۆرانیوتن بێ ئەکتەری بێ هەر بوارێک لە شێوازە هونەرەکانە بێ بەڕاستی ئینسان خۆی پێ ئەژێنێەوە بۆ پەڕیژیانێکی سەربەرزانە و عیش زۆر پێرفێکتەوە پێژی بەزە داخەوە لە کۆمەڵگەی ئێمەیە ئەبێ هەمومان کارێکەمانە بچکە هیچ کات هونەرەکەمان نەیتوانیوە کە لە سەدا یەکێگەرە و پەرلی کاگ ئەحمەد وایە نە لە سەدا یەکیان ئەو پەڕێتی نازەمەگەرتەوە بۆ هۆکارێک کە کۆمەلگاکەمان بۆ شێوازەیە خواستی تەقاریدی کۆنی لە سەرایتر شتێک هەیە بەڵام تر ئێمە ناتوانین لەم دەقەیە ژۆبێ ئەو بابەتە قورسە بکەیت ئەویش سەربەرزیە بۆ ئێمەی هونەرمەندانی کورد کە لە پاڵ هەموو کارە هونەرەکانمان خۆی کە تۆ کات بە تایبەتی هونەر بوو ئەتوانی کە هونەرەکەت تاوی بژێنێ ئەو پەڕی ئیشی جوانەکەیت کاری تازە و جوان حازرەکە بەڵام تۆ کە میشە لەسەر کارە هونەرەکە نەتوانی بەردەوام بیت مەجبوری کە بۆ بژێوی ژیانی خۆت یا خێزانت کە میشە لە جوڵا بیت ها سەرکەوتوبی کاکە هۆشمەندی خۆشەویست کاک هۆشمەند هەمومان کاری هونەریەکەین سەرەتا حەز بەوە ئەکەن کە کاری هونەریەکەی خەڵک بمان ناسێ ناسینی ژواتە ناوبانک بەڕێی تۆ ناوبانک هەرچەند تۆ لە حاڵی سەرەتاییە بڵێن لە سەرەتایی جارە چەکارەکەی بۆ کە لە سبە ڕۆژە ئابی بەدارێکی گەورەی کە هەموو کەست ناسێ بەڵام تا ئێستا چۆن لە ناوبانک تێگەیشتویت چێژی ناوبانک بەڕێی تۆ چییە چێژی زۆرەی ئازادی زۆرە بەڕێی تۆ پرسیارە قورسە شانسی تۆ لە هیچ کەسێکشم نەکرد بەڵام لە هیچ کەسێکم نەکرد بەڵام لە تۆ کرد بەڵام چەند تۆ شاد نەشگەشتەوە بەڵام هەر باشی خەڵکە ناسێ ناوە بیستووی سەرکەوتوبی گیان بەڕاستی ناوبانگ لە زۆر سیش دوور تەخاتەوە بەڵێ ئەبێ جان ناوبانگ دوو زۆری هەیە کە زۆرەی جۆرێکیان بە جوانیە بێ بیبێتە سەرەوە ئەوە دەستخۆش وایە ئەو جۆرەی تریشان کە زۆر کەسمان هەن لە سۆشیال میدیایە خۆیان عەرزەکەن و هیچیش من ڕێزمەیە بەڕاستی لە بوارەکەی خۆمانە دەستی خۆش بێ بۆی کە ئەو بابەتە باس کرد هەندێک کەسەیە بە ناشینی خۆی ناسێنێ بەڕاستی حەقە ئەگەر بێت و تۆڕە کۆمەڵایەتەکان من مدیری تۆڕە کۆمەڵایەتەکان بوومایە ئەو کەسانی کە بۆ شێوازە بە ناشینی ڕێک ناو من ئەمانە احترام سەگی سۆشیال میدیا لەبەری کە هەندێکیان لە هونەرا خەریک بن سەقەت یەکەن لە شەڕژنیەوە ئەوە دایم خەریکی ڕخنە و یەکترشکان و هەرچیەکەتر ناکەن بە شێوازێکی جوان و ئەکادیمی بەڵام تر بەداخەوە ئەمڕۆ سۆشیال میدیا لە کۆمەڵگەی خۆمان باس بکەین بەڕاستی وا خەڵکی ژەوەیە ئەوە هەندێکێ دی ئەو کەسێک کە خۆی لەو بابەتی ئەوەیە ناو کەسانی کە قەدری شتی قورس و باش زاننەوە بەڕاستیشتی چاکیانەوێ بەڵام کاکە هەڵوێزەوەی ئێمە پێیگەیشتوین و من لە زۆربەی هونەرمەندە میلیەکان کۆنترم بەڵام تر بە حکومەوەی چەند جارێک دوورکەوتمەوە جارێکیان 15 ساڵ جارێکیان 2-3 ساڵ دوورکەوتمەوە بە حکومەوەی کەمەیەمەوە ناوە جایسە 2 ساڵ دوورکەوتمە هیچم نەکردو 2 ساڵە بەڵام هونەر لە وڵاتی ئێمە بە تایبەتی ناوبانگ قەدیمان ئەڵێت دوو باڵتەیە تێ بەڵام دوو قاچەکەت لێ ئەسەنێتەوە
ئەوە قانونی ناوبانگە بەڵام ناوبانگ لە کۆمەلگای ئێمە بەڕاستی من زۆر پەشیمانم بەڵێ ئەبی بە مڵکی گشتی بەڵام بۆ مڵکە گشتی کە ئەو شتانەشی کە تایبەتمەند بە خۆرژە دەستی دەنەچێت خەڵک ئەبێ بە خاوەنی ئەوانەش بۆی لە کۆمەلگای ئێمە ناوبانگ ئەو پەڕی عەزابە جا بۆیە ئەبێ باش فکر لێ بکەوێت من لە 98 توانای ناوبانگی تایبەتمە بووە هەر ترسام لەوەی کە خەڵک بمناسێت چکە ئەبی بە بەڵام هەندێک کەس لێ خۆ هەڵاتە بەزعکەوە نازانم بیر ناکاتەوە تر ئایا لە ڕووی هەر شتێک کەشە بێت لەگە لە هونەرەوە چکە ئەمڕۆ ڕاستی ئاسانکاری زۆر لە ڕووی تۆڕە کۆمەڵایەتەکان و سوشیال میدیاوە هیوادارم هەمومان ناوبانگەی کە هەمانە بە باشی بەکاری بێنین ئەو کەسانش کە ئەزانی ئێمە خاوەنی ناوبانگین ڕێز لێەوە بگرن کە نەمان خەنە باردۆخێکی حراجکەرەوە و دەست خۆش بێ کاکە وەشمەندی خۆشەویست با بچین لای کاک ئەحمەد تو چەند ساڵە لە بواری موزیکژەنیە خەریکیت؟ 11 ئێوە چەند ساڵی کاک ئەحمەد؟ 2 ها؟ باتەمەند دیارە ماشەڵڵا خۆ کوڕێکی گەنجت بەڕاستی هەر سەرکەوتوبی جێدەستت دیارە و کاکە هەڵوێستی ژۆزان 5 ساڵێکە چەند ساڵە کاکە هەڵوێستۆ؟ خۆ بەڵام 11 باشە خۆڵەوەی کە 11 بێن ناوچینی بەڵام بەداخ بەعکسەوە ئێوە ناوچاویشان باش لەخوا بزە هەر بژین دەستان خۆڵ وەڵا بەڕاستی سەرکەوتوو بن جێدەستان دیارە و تایبەتمەندێکی تایبەت لە هەم لە وەرگ و لە نەیەکەشان هەیە وەکو چۆن لە دەنگی کاکە وەشمەندی خۆت بەس من ئەوە لە کاکە وەشمەند قبوڵ ناکەم بینەرانی ئازیز و خۆشەویست پێش ئەو ڕقەمانتان بۆ بخێنمەوە شێری لایڤەکەمان بکەن دوای ڕقەمەکەشتان بۆ بخێنمەوە وایسە من ئەماڵم بۆ مێژوو ئەم بەرنامەی داهاتووە گە من لە هەر کەناڵەیە لە هەر شوێنێک کە ئیشم کرد لە بواری بێژەریە ئەوە ئەم جارە قبوڵی ناکەم لە کاکە وەشمەند کە تەقلید بێت چکە ئەوانەی کە شارەزا ئەبن لە هونەر ناڵێم من شارەزا بەڵام تۆزێک لە مولەوە فێر بووین زۆر ناخۆشە بۆ کەسە کە بۆ تۆ مرتاحی بەس بۆ ئێمە زۆر نامرتاحەکە چییە نامرتاح نین بەڵام حەزەکەین خۆت بی سە زۆربەی کوردستانەکان و هەفتەی ڕابردوو باسمان کرد دایم ئەو دەنگانەیانەوێ کە لە کەس ناچێت سەدەنگ چەند دەنگێکم بینی لە سای مامۆستا عەلی مەردان مامۆستا کامرا عومەرەوانەی کردەوە کاک مامۆستا حەمەدزا خوا لە خۆشبوانە وتیان داوای لێ بدەن ئێمە تەقلیدمان ناوێنە دەنگی تۆ زۆر باشتریشە بۆیە ئەوە تەقلید زۆر گرنگە هیوادارم لە بەرنامەیەکی ئایندا لە هەر کاتێک کار بێ سەد ساڵێکە هۆشمەند بە دەنگی هۆشمەند دەمەوێت نایەن بە دەنگی هیچ کەسێک بێت ئینشاءالله سەرکەوتوو بیت و ئەچینە لای گۆرانی سێم بینەرانی ئازیزە شمارەکانتان بۆ خوێنمەوە 0 471 52 64 0 750 727 35 لە خزمەتی ئەوەی ئازیزین بۆ هەر ڕخنەوە پێشنیارێکتان بەڵێ کاک وەشمەند ئامادەن بۆ گۆرانی سێم ئەمەیان چ گۆرانیەکە بە دەنگی یادارم جێ ڕەزامەندی دەست خۆت فەرموو ئێمە و بینەران و بیستەران چاوەڕێک دەنگە خۆشەکەی کاکە وەشمەندین فەرموو
تاقەتی زمنیە وەک سەرخۆشی مەیخانم ئاگام لە دنیا نییە خۆشی پێکەنی نیژیان بۆ منی بێچارە نیە هەوەندەم خەم خواردووە نازانم خۆشی چییە بێوەفایی و خیانەت هیچی لا خوێنمانیە نازانم خۆشی ژیان بۆچی لەگەڵمانیە نازانم خۆشی ژیان بۆچی لەگەڵمانیە کەسێکی تری وەکو تۆ نەکەمە ناو دڵمەوە ئەڵقەی تۆ لە دەست نەکەم ڕێک بەنجەم خەبڵمەوە چۆن بتوانم یادەکەم من بە وەزعی سەڵمەوە دوای دوو ڕۆژێ نەمەینان وتی تۆ دەسەڵمەوە ئابێ بێلۆت بکەم ئابێ بێلۆکت بکەم لە مەسی زوونامەوە من یەکێترێم خۆشەوێ بە دنیای ناگۆڵمەوە منیش ئاخەمەڵ کێشە بە هەناسەی سەرمەوە وتەما پێ و درۆت ئەتوانم لێ بکەمەوە مادەمە و نەبێ وەپای حەز ناکەم بنبینمەوە لەخوای گەورەم داوایە بخاتە جەهەنمەوە لەخوای گەورەم داوایە بخاتە جەهەنمەوە بەیەکێتر هەڵێن زەبەیەکێتر ئەڵێن زەبەیەکێتر ئەڵێن هەتا بەردن تۆمەوێ ئیتر تۆن مەسی هەکێ کۆسپی لەوەن نەکەوێ ئیتر چۆن مەسی هەکێ کۆسپی ئەوڵان نەکەوێ شەوان هەتا بەیانی چاوم ناچێت دەکەوێ هەمیشە یاد دەکەم دڵم دڵە تۆمەوێ هەمیشە یاد دەکەم دڵم دڵە تۆمەوێ دڵم دڵە تۆمەوێ دەم و دەستان سەرکەوتوو بن هەردەم لە درەوشاوی یابتان بینم پەیوەندیێکمان لەگەڵایە کاکە بەختیار لە سلێمانیەوە کاک بەختیار جان بەڵێ مامە هیواژ دیار بە قوربان چۆنی برای ئەزیزم باشی کاکە بەختیاری گوڵ مامە هیواژ جان دیارم دیار بە قوربان دیار یا بەختیارە لە کۆنتڕۆڵەوە بە بەختیار گەیشت بە من کاکە دیاری خۆشەویست بە قوربانە مای بەڵوەقت باشە زۆر سپاس کاکە دیاری بەڕێز تۆ باشی برای ئەزیزم بە قوربانە باڵێ بۆ هەموو وادارم هەموو بێ سلااو بێنە مەسان خوش بە زۆر سپاس بەنای ئەوان و بەنای خۆشمانەوە زۆر سپاس بە قوربانە کاکە دیاری خۆشەویست چیت هەیە بۆ هونەرمەند هۆشمەند سەرکەوت هیوادارم هەستا کەوتو بوون و بەشی کاکەوەی هەستا کەوتو بێت زۆر سپاس چی دایە بۆ ڕادیۆکەمان بۆ کەناڵ ناوخۆیەکەمان هەستا کەوتو بەردەوام بن زۆر سپاس کاکە دیاری بەڕێز ببوورە کە ناوەکەشمان بە غەڵەت وەرگری بەڵام تەمە ئینسانە زۆر جار ناوەکان بە جیاوازی وەرەگریە وازام کاکە دیاری خۆشەویستی جەشخۆشیشی لە کۆمنتەکانە هەرداناوە بۆ ستافی رادیۆ بۆ کاکە هۆشمەند و برادرانی موزیک دەستخۆشی لێ یەکەین کاکە دیاری ئەزیز قوربانە بە میشە بەجارێ
زۆر خۆشحاڵ بووین بۆی کە پەیوەندیت پێوە کردین و وەڵامی تۆماندایەوە کاکە دیارجیان تۆ سەرکەوتوو بێمە زۆر خۆشحاڵ بین و هەردەم لە خۆشی و شادیان ببینم. زۆر بەڕێزی چاوەکەمی زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت. زۆر سپاسەوە برادران. کاکە وەتەن دەستخۆشی نادۆ بۆ کاکە هۆشمەند و بۆ مامۆستا گۆرانیش بۆ کاکە شاخەوان ئەوە بە هەمان شێوە دەستخۆشی بۆتان کاکە شاخە پاشا ڕێز سڵاوی هەیە بۆ هەموو لایەک. برادرانی کۆمێن دەستخۆشیتان لێکەین بەبێ جیاوازی سەرکەوتوو بن و سپاس بۆ ئەو ماندووبوونەی کە ئیکێشن کاکە هەردی بە هەمان شێوە کاکە دیار کاکە وەتەن کاکە شاخەوان کاکە حەمەجان هەمویان زۆرن پەیوەندی نامەکان مەسیجەکان زۆر دەستخۆشیتان لێک هیوادارم دەستخۆشیان لێکەین و شێری لایڤەکەشمان بکەن دەستخۆشیان لێکەین. کاکە پەیوەندیەکمان لەگەڵایە کاکە کەیوان سەنگاوی خۆشەویستمان لەگەڵایە هونەرمەند کاکە کەیوان سەنگاوی بەڵێ فەرموو کاکە کەیوانجان ئەم کاتە و باش قوربانگیان هەموو کاتێکە کاکە کەیوانی گوڵ باشی برایە قوربانێ بم زۆر سپاس دەکەم دەستخۆشی بەرنامە جوانەکە و لێکەم هەر سەرکەوتووبی زۆرمان دوونەناتانە بەرنامە پێشکەشەکەی. زۆر سپاس کاکە کەیوانجان بە ئێوە جوانە قوربان چاوەکانێ مازەکەم بە خێرات میوانە ئازیزەکان تەکەم کاکە هەڵوێت کاکە هۆشمەنی ئازیز ئەو برا جوانەمان کاکە ئەحمەد کاکە ئەحمەدی گوڵ کاکە ئەحمەدی گوڵ چاوی مازەکەم قوربان لێ بم کاکە کەیوانجان قوربانە بم دەستخۆشی بەرنامەکە و لێکەم 2 بارە و 3 بارە و 1000 بارە. زۆر سپاس کاکە کەیوانی گۆڵ. هیچ پێشنیارە ڕخنێ بۆ چوونێک لەسەر بەرنامەکەمان نییە وەڵا وەکو لە چاوەی خۆت و لە چاوەی ئێستای کاکە هۆشمەندە وەکو ڕخنا هەر دووبارە بوونەوە ئەوە بە منیشان لەگەڵ قسەی جەنابتان بەس کاکە هۆشمان سەوتێکی خۆش و سەوتێکی تایبەتی هەیە بە سەوتی خۆی گۆرانی بڵێ زۆر خۆشە بە ستایلێکی بۆ خۆی هەڵبژێرێ زۆر خۆشترێت. وەڵام بە تاکید سوال بۆ پێشنیارەکە من خەمی ئەممە من خۆم وەختی من وەختی خۆی تەقلید مەکرد جا نەبێتە بای دڵگرانی کاکە هۆشمەند تەقلید مەکە بەڵام کردووە تاقی من لەم ڕێگایە با من ڕێگەی دروستکەم بۆ خۆم نیستە خەمە بەس ماوەیش کە گەشتە ئەو ئاستەی کە خۆی زانی بەڕاستی چیە و کاتەڵێ بەڕاستی با من زووتر قوتابخانەیە یان فێردیەکەم بۆ خۆم جیاب کردایەتەوە لەوەی کە بەڵێ دەستخۆشی لە ڕاستەکەن بۆی کە توانێتی چەندەها گەنج لەوە بەڕێچکەی گۆرانی میلی بگرن لە چەنەمەندەی ترەوە لەوەشە لە جنابەوە بێ لە هەر کەسێک بەڵام ئەساسەوەی خۆیان ئێمەش خۆشەویستە لامان کاکە هۆشمان بۆیە کە ڕخنەی دێگرین هیواداری دەستخۆشی لە یەکەمەوە ڕخنەن یەکەم نتوێنەوە بۆەوەی کە ئێمە ڕێپشاندەری بین بۆی کە زۆرتر بگا بۆی کە خودی خۆی بێ کاکە هۆشمان. زۆر ڕاستە ئەمانەوەیە کاکە هۆشمانە بەو بەزمی کەبابەشمان بۆ بگەڕێتەوە زەیان بەزمی کەبابەتیە دەستی خۆش وڵای ڕاستەکەی تەمەویستم بڵێم کاکە هۆشمەند دەچینە لای بەسەرهاتێکی لەوانەی کە بەسەردا دەموایە کەبابەکەی تێکرد کەباب خۆش کاتێکی خۆش بۆ بوونایە چای هەمووتان مازەکەم دەستخۆشیتان لێکەم قوربانتان بم. زۆر سپاس کاکەوانەیە بۆ تۆ چاو ماجەکەی سپاس بۆ پەیوەندیەکەت. پێش ڕێ بچینە لای کەبابەکەیان پیاوەش کە باسی کراوە و نوکتەیە بۆ جێڕناسی پەیوەندیێکمان لەگەڵایە بە پەیوەندێکمان لەگەڵایە کاکە پشتیوانی خۆشەویست دەخەباتەوە خەزای سڵاو لە تۆ کاکە پشتیوانی بەڕێز لە قەزای خەباتەوە چاو ماجەکەین بەڕێزی سپاس. بە قوربان چاوم دە کورسی لە نانەکە لێکەم. زۆر سپاس گیانی من هیوادارمە سەرکەوتووبی بە خێراتیە پیاوای بەڕێزانە شەکە. زۆر سپاس بە نایوانیشەوە. یای گەورەی کاکی واجیان وەڵا پرسیارێکمان هەبوو لە کاک هۆشمەند. بەڵێ جان فەرموو. داواکەمی وەڵای وتم زانم ئەم پیاوە لاسایکە گۆرانی ئینزیباتێکاتەوە چۆنەڵی ستایلی ئەوی هەڵبژاردووە یان ستایل بەخۆی هەیە. وەڵی سێ من حەل لەو ساکۆ لەسەر و بابەتە دوێن کاکە پشتیوان جان ئەم پیاوە 4 ساڵ دەستی پێ کردووە و عاشقێکی سەرسەختی دەنگی کاگۆرانی ئینزیباتە کە بەڕاستی ئەو لە هونەری میلیە شتێکی لە کۆنداشتی باشی کرد و چەندەها خەڵکی پێش لە ئێستش تا بەتایبەتی بەس چەند کەسێکەن لە دەنگی ئەوە حەزیان لە گۆرانی میلی کردو بەڵام دەستخۆشی لەو ئەکەین لەمانیش دەکەین بەڵام هیوادارم ڕێم بەتایبەتی تەقلیدی ئەوە کاتەوە بەڵێ سەرکەوتی بۆ خوازم و باشی یعنی باش گۆرانیەکانە بەتەوانێت من دەستخۆشی لێگەم. زۆر سپاس کاگێ چیت هەیە بۆ کاک هۆشمەند تۆ چیت هەیە بۆ کاک هۆشمەند بۆ بەرنامەکە بۆ مولایەتدەرانی موزیک. برای گەورەیە وەڵی وای سەرکەوتنی بۆ خۆگەنێکی خۆشی پێوە و حەزەکەم ستایل بە خۆی هەبێ یعنی هەر ئەوە نەبێ بڵێ چۆنەڵی
ستایلی کاگۆرانی زیبات ئەو ژێرێ با ستایلی بە خۆی هەبێ و پێویستە گوێمان دەنگی تازە بێ و وایە ئەیوە بەڵێ وانە وەڵی کاگۆران جارێکی بەڵ ستایلێکی تایبەتی خۆی هەیە و هەمومان بەدوای ئەوا بڕۆین دەستخۆشی لێگە چکات لە هونەریش کەسێکەکەم ناکەن و کاگۆران وەکو باس کرد لە کۆن و ێسەشدا خزمەتی جوانی کردو بۆیە دووسێ گەنجان کە تەقلیدی ئەوەکەن بۆیە ئەو بە تاکی نیشانەیە کاکشیروان چەند هونەرمەندێکی کامیان ڕێز و حرمەتوانێت ئیشی جوانیان کردو بۆیە کە خەڵک لاساییە نەکاتەوە بەڵام پێویستە جۆمە لە دەنگی ئەمان بێ ئەوان جۆمان لیان بۆ ئیشی ئەسبی خۆیان تاوداوە لە مەیدان دەنگی تازەیە دەخۆشەت نی هەر دەنگی من بیاهی ئەوان بۆ خوازم دەستخۆشینێ بۆ بەرنامەکە و بەڕاستی شتێکی زۆر جوانە بەرنامەکە شتێکی زۆر تایبەتە سپاس کاکە پشتیوانی بەڕێز ڕێزمانەیە بۆ قەزای خەبات و بۆ تۆی عەزیز گەورەی لە تەلەڤیزیۆنەکانەوانەیە کاکەوە عەفوکە لە کەناڵە تەلەڤیزیۆنەکان و لە ڕادیۆکان و لە هەمووانەوانە بەڕاستی هونەرمەندی ملی زۆر پێشوە کراوە وەڵایی سپاس بخوا چەند ساڵێکە ڕاستە غەدرمان لێکرێ بەڵام بە خۆشحاڵیەوە ڕادیۆی گەڕیان تیڤی گەڕیان بە تایبەت ئەم کەناڵەیان کردوتەوە ئەم ڕادیۆیان کردو بۆ خزمەتکردنی هونەری میلی بە سپاس بخوا بە حکمیەوەی کە چەندی ساڵە غەدر لە هونەری میلیە کرێ بەڵام توانیمان بە وجود و توانای خۆمان کە ئەوە بۆ 8 ساڵ 2014ەوە لە 2013 پانتایی هەموو هونەرەکانمان ڕاکێشاوە بەلای خۆمانەوەستا ئەوەی ئاگادار بیت ئەوەی کە جوۆی لێگرێت زیاتر هونەرمەندی میلیە تەنانە کلیپکارەکانیش کە لە بەحساب هونەرمەندە ئەکادیمیەکان ڕێزمانێ بۆیان ئەوانی شتیان کردو بە زەڕبوونەی و بەشتی میلیەوەیە کاک ئەحمەد ڕاستە فەرمی وەڵی عادەتەن سێرێم کەناڵە تەلەڤیزیۆنەکەی هەموو کۆمەڵێک کەسە و یانین و دووبارە بنەوانێ و یعنی کەسانێکن هیچیان پێ نییە تەنیا ناوێکن هەن و هیچی تر کەچی تێرەکەی سەگەت زۆر جوانی وادارمەوانەی کە هیچیان پێنی وادارم هەوڵمان ئێمە ژار سەرەتاوە بوو هیچمان پێ نەبوو دواتر خۆمان دۆزێتەوە شتمان دروست کردووە خەڵکشتیاوە پێمان تا بووین بۆی کە توانی شتێ بکەین دەستخۆشی لێەکەم و یادارم ئێوەش و ئەو کەسانش کە قەدری هونەرمەندانی میلیەزان شێری لایڤەکەمان کاگیوە مەجموعەی گەڕەکی خەبات و مەنتیقەی خەبات قەدری هونەرمەندی میلیان زۆر لایە خۆم هەر خەباتی موانی زۆربەی خەباتەکان جا خۆنەری میلیە توان بڵم خەباتیەکان دروستیان کرد من بە کۆنەوە خەریک بووین لە کۆنەوە لە مامۆستا قارمەریاسیەوە دوایێتەوە بۆ خالی خەباتێ بوازیێنە چەند هونەرمەندێکی کەمانە بوازیێنە کاکەمالی سەوڵەیە دوای ئەوان لەوان گەنجتر بڵێن من بووم دوایەوە کاگۆران بوو دوایەوە کاک خەباتی کاروان خەباتی بۆ ڕێزمانەیە ئەمەش هەر خەباتیە خەبات سەرچاوەی فێرگەی هونەری میلیە ڕاستە فەرمی کاکی جانیوای دەستخۆشی بۆ کاگەڵێتی ژێ برا گەورەی چاوەکە من زۆر سپاس بۆ تۆ سپاس بۆ پەیوەندیەکەت دەست خۆش بەڕاستی زۆر جوان دەربارەی هونەری میلی دوای زۆر سپاس دەکەین کاگە پشیوەنجیان هەردەم سەرکەوتوو زۆر سپاس چاوەکەمی لەگەڵ برای عەزیزم خواحافیز جا ئێستا چینە لای بەسەرادی تایبەتی کاگۆشمەند کە باسی کەبابی کرد کەباب بە ڕەمەزانە ئەخورێ بێ ئەوە ناخۆش ڕێزمەیە بۆ هونەرمەند ڕەوەز جەزا کە 2 ساڵە کە وازی لە گۆرانیە ناو نایەتە ناو ستاف و بەرنامە و تەلەڤیزیۆنەکانەوە ئێستا میوارە خوشکەزامە لە ماڵی ئەوان داوەتم بێ ئێوە بینەران و بیسەرانی عەزیز ناخۆش هەموو بابەتێکی تەرتیبات و دووبوو کەباجاتە و کە بابەت تامەکەی ژدیانیم نایە بۆ خەڵکی باس ئەوە مەسەلەی من نی برادێکمانە یان بە تۆ سەیرەکەی وەڵحاسڵ چوو بۆ ئیشی کرێکاری بۆ دار و تەختەوە ئەم شتانە زاوایکی پێوت بووی بە ئەمڕۆوەرە لەگەڵمانە بۆ ئیش کە چوون ئیشیان کردبوو نزیکی نیۆڕۆ ببووە یەکێ لە ئەو کرێکارانە وتبی با بڕۆی نام بخۆین هەمیش وتبی ساحەب ئیشەکە بینایەشمان بۆ نایەنێ بینە وەڵی ڕەزی لە نایەنێ وتبی ئێوە کە کابرا هەڵبوو نەمە کەڕوڵاڵە پێوە بڵێن کەڕوڵاڵە و حەقتان نەبێ نیۆڕە کە با بخۆن ئەمە کوڕەکە تازە بۆ کرێکار یەکەم ڕۆژێت جوانە خیبلێ یەکەم ڕۆژێتی و وەڵای تر کابرای ساحەبی ژەیەکی بینە ڕەزیلەکەیت سەلام و شتەکە و سەلام لەو کوڕاکە وەڵێ هەڵە چەند ژەڵێ ڕەگا ئیتر ئەڵێ وە چییە و سەلام شتێکە دوایەوە ئەڵێ وە چیە بە ساحەبی شەکاڵێ وەڵای وە ناڵە کوڕێکە بە زۆریش کەرێ ناومانە کابرای تر تاوانی ڕۆبی ئێ بڕوە وەڵی هیچتان نایگەڵێ بانگەکە بانگەکە ئەڵە چی تۆی کوڕی خۆڵ
يعني كباب حضن لك أنا ما أنت يلا ده كبابك والله بس سرتشاو أشي كباب مشتيان بوي يعني وكباب أخونا معلوم يعني شو تقول عليه شنو عليه يعني شو والله خوف فكري لما مش داري شيء قلت ناش قلنا بیا چاقی بوینه چاق خواه منه میگه این خواه نیبره باش کابرالی اروع اکرالی اینجا خواه حافظ منه امیش الله ساله خواه دست خوش به خوی کش بگا والله خواه دست خوش به والله بخوته انا هل بحقد زرياو بجدير وياي بروحي برادر معنا والله مهمه بس ابغى اخوي بقت اخر مال يا اي لا غير روشت بكابرا بيستنى معنا والله براسي او مهمه او زور بقود لا مناتك كمان بس مدام خلقي جمال الناس زي ما دروا ما بناك بنلعب والله دم خوش بموضوعي كبابك باش لا مش بوهر مال على شيء ما بعرف هسه الكوتوبي كاكا وشمان دوا خلقي زور هم لتلفونكان وهم لكومنتكان او كاكا وطن يج دوباره او كاكا وطن جلد دوباره دامين عبد الله كاكا توش 2 سالك بدنغنيه توش دنگدني و دەستخۆشی زۆریش هەموو نادیوادارن لەچکی خۆب دەستەوە پەیوەندیەکمان لەگەڵایە کاکە شاباز شەمەکی خۆشەویست لە سلێمانیەوە بەڵێ کاکە شابازی خۆشەویست براکەم باشیش کرد چۆنی جانی من تۆ باشی برام زۆر سپاس بە ناوی ستافی رادیۆ تیڤی گەڕێن و بە ناویوانەکانمەوە زۆر سپاس کاکە شابازی خۆشەویست خۆشەویستم دەبات داواکاریتمێ بۆ کاک گۆشمەند جان فەرموو خزمەت دەنگ گۆرانێکم بۆ بدە گۆرانێکی سەرکە سەر باڵم سەرکە سەر باڵم ئامادە ئەمشو لە پرۆگرامە نەوەڵی ئامادەنیە لە پرۆگرامە ئەگەر نییە من دوای خۆم توێ دێترمەوە کێشەن حەزی لێ ئەی سەعاوایە کەلیمە بۆ بڵێ ئارەوەڵا بە مایک بۆی بڵین دەیسێ کەلیمەت بۆڵە لەبەرێک کە لە بەرنامەکەیە باوەڕ ناکەم لە پرۆگرامەکان ئەو لە خشتیانیە کە بیڵێ بەس لە خزمەتی تۆ ئابین و با یەک کەلیمە پێشەش کابان نەڵی دڵی شکاندین زۆر سپاس کاکە شابە هیچی کات نییە بۆ بەرنامەکەمان بۆ کاکە خۆشمەند بۆی زۆر سپاس چاود ماچەکەین ئەوەی سەر پێشکەشی تۆ یەکەین و هیوادارم تۆش هەموو کاتێک سەرکەوتوو بیت و لە ساغ بیت ئەو کەلیمەی بۆ بڵێ ماڵێ لێم دوورە دوورە بێمەیلە ماڵێ لێم دوورە دوورە بێمەیلە بە دووریەکەی تۆ دڵە دەروونە بکەیلە مەهرە پێوەمەیە زێرسەنەی سووری بێ خەبرم لە کابری دڵە بێوەفا دووری بێ خەبرم لە کابری دڵە بێوەفا دووری بێ سەرکە سەری باڵم سەرب لە سەری باڵم خەوت لێکەوێ قەزای ئەو جوانیە دڵە با لە منیکەوێ بۆ خۆی نازانیە ببری سەنەمێ خۆشەوێ دەستی خۆش بێ جامڕمکردنەوەی لەسەر ئەم گۆرانیە بم بەڕێزان ئەمە خۆی گۆرانی ئەوە کۆنە ئەچێتەوە بۆ فۆلکلۆر زوو ساڵی 90 لەگەڵ مامۆستای گەورە و جامیعەی کوردی مامۆستا عایندین لە بواری گەڕیانەوە ئێمە ساڵی 96 تومانە ئەڵێ ئەی بریندارە دڵ بریندارە هەر خوێنی چاومە ئەکافوارە هەر دیدەی منە لە خەو بێزارە بەڵام خۆی کازم باشماخی ساڵی 2000 چەند بوو 2007 لە ڤیدیۆکە دانیشتۆ لەسەر لەگەڵ جەماعەتێکەڵێ سەرکە سەر باڵم خەولی خۆی سەرکە سەر باڵم کەلیمەیە هیچ کاتە سەری گۆرانی نییە نازانم ئاگاداریتان لەو خاڵە هەیە نە سەرکە سەر باڵم کەلیمەیەکە بەڵام تێوە بوو بە موڵکی ئەو گۆرانە بوو بە کۆنیا خۆی گۆرانە ئەی بریندارە وەی بریندارە هەر خوێنی دڵما ئەکافوارە هەر دیدەی منە لە خەو بێزارە ئەوە سەری گۆرانێکە بەڵام تر چەند گۆرانی بەشێکیش لەوتیانە بۆ دەنگە سەرکە سەر باڵم بۆ خۆی بوو بە سەرکە سەر باڵم و سەری گۆرانی داما فەوتا و شاعیرەکەش ڕەنجەرۆ دەرچوو دەستخۆشی جاو گۆرانی دەڵێ ئای سەرکە سەر باڵم
خەوت لێ بکەوێ سەرکە سەر بە سەرکە سەر بەڵام کەلیمەیەکە خەمم خۆشم وا لێ ئاخ بریندارە وەی بریندارە هەر دیدەی منە لە دڵ بنارە ئاخ بریندارە قاعکمان بەرەکانە سوێن بۆ باو کەلیمەی پێشەکە بە بینەران و بیسەرانی خۆشویست بە نەڵن تەوزیعی لەسەریا و هیچمان بۆ ناڵاک ئەو گەڕێنەوە برای کەلیمەی دەبن لە بدڵی هۆشمەند و هەوادارانی ئەی بریندارە دڵ بریندارە ئاخ بریندارە دڵ بریندارە هەر خوێنی دڵما ئەی کافوارە هەر دیدەی منەوە لە خەو جەزارە هەر دیدەی منەوە لە خەو جەزارە هەر شینە ژێڕێ لە دووریارە هەر دیدەی مناوە لە خەو جەزارە سەرکۆبلەکەی من سەرکۆبلەی ئەسڵەکەی و تۆش تازەکەی منیش تازەکەی بینەرانی ئازیز و خۆشەویست ئەمە هەر لەبەر خاتریەوەی کە ڕوونکردنەوەیەک و گۆرانیە تووشیان کردین برادرانی کۆنتڕۆڵیان کلیمەی چی لەبەر کە گەوشمەندە دەمی خۆش بێت دەستی خۆش بێ برایان جا ئێمە بەرەو کۆتایی بەرنامە ئەچین ڕێز و حرمەت و خۆشەویستیمان بە خۆمان و کارمەندان و رادیۆ و تیڤی گەڕیان بۆ سەرجەم بینەران و بیسەرانی کوردستان لە هەر شوێنێکن بەرەو کۆتایی بەرنامە ئەچین و ئەچینە لای ئاخر گۆرانی کاکە هۆشمەندی خۆشەویست گۆرانەکەمان شادەمیان بەڵێ شادە گۆرانێکی شادە بۆی کە هەمومان دڵخۆش و شاد بین و شادی بەخش بین و نزیکە بین نزیکین لە کۆتا گۆرانیە و نزیکی کۆتایی بەرنامەکەی ئەم شەومانین و دەستخۆشی لە برادرانی موزیک و کاکە هۆشمەندی خۆشەویست بۆ دەنگ خۆشەکەی و بە ناوی بەڕێوبەری کەناڵ و ڕادیۆکەمان کاکجزای سازەوە بە خێراتنی میوانەکانەکە و ڕێز و حورمەتی ئێوەتان کاکجزای ساز کە بەڕێوبەری کەناڵەکە و کاگالان ڕەفیقیش بە هەمان شو هەر بەڕێوبەری بانگەشتی و نەرمەندانە بۆ بەرنامەکە دەستخۆشی لێکەین کاکە ڕێباز فارۆق و کاکە ڕازگۆژ ڕێز سڵاوی بێپایانی هەیە بۆ میوانە ئازیزەکان و هیوادارن هەم بەرنامەکەمان جێ ڕەزامەندیەوە بێ دەستان خۆش بێ خەڵک زۆرتان ڕازیە و تا بەرنامەیەکی تر و هونەرمەندێکی تری ئازیزۆک و کاکە هۆشمەند دێنەوە خزمەتتان و شاد و سەرفراز بن و پێنجشەمەی داهاتوو بەرجەژنەکەوێ بینەرانی ئازیز و خۆشەویست ئەیکەینە سوپرایز بۆتان ئەگەر کردمان بەرنامە ئەوە لە خزمەتان ئاوین و پێنجشەمەی داهاتوو ئەکەینە سوپرایزێک بۆتان و هونەرمەندێکمان ئەکەین بێ ئەوەی کە ڕکامێکی بۆکەین ئەگەر نەشکرا ئەوە بەداوای دەبردنەوە خێنە پێنجشەمەی داهاتووتر لە خزمەتانین و هیوادارم هەموو سات و کاتێکتان خۆشی بێ و لە ئێستەوە جژنی پیرۆزی ڕەمەزان لە ئێوەی ئازیز و
لە هەر شوا پارچەی کوردستان و کوردستانیان پیرۆز دەکەم و هیوادارم هەموو سات و کاتێکتان جەژن و خۆشی و شادی بێ، هەر سەرکەوتو و سەرفراز بن و تا بەرنامەیەکی تر و هونەرمەندێکی تر و ئازیزان و مۆزیکژەنانی تر خواتان لەگەڵ و شاد و سەرفراز بن. جابقرن خز مكانم جابقرن قش دوستانم جابقرن خز مكانم جابقرن قش دوستانم أبان قطار موضوعهم لبوكش عوزارانم من نظم هنرمندم بس توسيلي دزانم لك قصي هنري دخوان بقاور نازانم لنا هنرمندانا دوستي زور بي زوريانم أبصو بقصال يوالاني ووادي قريانم صلاو لكار منداني خوان بسوقي دزانم للاهي وخاكي مخوان بالخص حوز زانم لبرنامي ونرسنا لكاكي وميوانم لبرنامي ونرسنا لكاكي وميوانم شازواني كردستاني من بهاي طاويا خوشم دريس بيماني دولدار من طن خوشوية بلان طبي نازاني زور كافر ودلغتي بدين وبيماني إلا نيوراد يغيان صلاو لكار مداني يا كمي بالكابري للشاري سليماني صلاو لكاك زي صاصي ونرمنداني صلاو لكاك زي صاصي ونرمنداني صاصي ونرمنداني زور كم دخوان لجيان باوشي مالاوي سنكا ادرسم ضلعي بس مشياني دنياي خيناكت وخوش بجيب سوار جياني باشاي مني سنوت ودقلهم بس مشياني آساي سي من سيلي حاد وبقاري بي وفاي من ضرب كان زين يشتم وامرين بي آقاي من لنا خوشي زيانم دوش لسفر ولشاي خدا فضولينا قايس كارينا رواي صلاو لراد بقريان يحسنا تخفي قصاي صلاو لراد بقريان يحسنا تخفي قصاي الأخوة قوريان داوايا ابنك كان القصاي الأخوة قوريان داوايا ابنك كان القصاي ابنك كان القصاي
سازادەیان چەوەزیر بۆ منیان ئابڕووناکی ئەڵێن زۆر دێر نەداوان بەرزدانێ بۆ خەڵکی ئەزانم ساڵڵێمە نازبوو دڵی پاکی لە قسە گفتارە تۆ بۆ سیاوایی زیرەکی لە قسە گفتارە تۆ بۆ ئاخر ئاوازیرەکی ئێمە بۆ یەک ئەگوزەی نەزانم بۆ من چاکی هۆزمەن وادەری ئەڵێ هەرچی هەیە لە مێشکی هیچ کات بە کۆد نەنافی چون خۆراکی نێوخاکی وامیوانم لەگەڵیان لەڕۆی کابەری تاکی پێشکەشکارێکی چاکە بزیناکی وەخاکی پێشکەشکارێکی چاکە هەر بزینی وەخاکی گەردەتەوێ مێلۆدی ڕۆحت بە ئاواز و گۆرانی ڕستنی کوردی بلەرێنیتەوە گوێ لە ڕادیۆی گەڕیان بگرە.